بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا والسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. خوشکان یا عزیز، سڵاو و بەرەکەت و ڕەحمەتی ذاتی پەروەردگارتان لێبێت. داواکارم خوای میهرەبان لە گوناهی گژلایەکمان خۆش ببێت. ئەو چەند سات و کاتەی کە لە دنیای ئەمانەت و کاتی و فانی و غەریبیدا ماومانە، خوای باڵا دەست پاکمان بکاتەوە و کردار و خوڕەوشتێکمان پێ ببەخشێت، ببێت ئامای ڕەزامەندی خۆی لێمان ئینشاءالله. خوای گەورە پاداش تێرک و ماندووبوونی جەنابتان و مامۆستا خۆبەخشەکان بداتەوە بۆ بەڕێوەچوونی ئەم مەداریسە شەرعیە. معلومی جەنابتانە طالب العلم خۆشەویستی ذاتی پەروەردگارە و ئێوەش ئەو ئەهلەن کە حوتەکانی ناو دەریا و درەختەکانیش نزای خەیرتان بۆ دەکەن کە ئێوە طالب العلمن، کاتێک وەشەرن بۆ بەدەزێنانی علم و زانست و زانیاری کە پێش من جەنابی مامۆستای شارەی پێدا. ئەوانەی کە ئەهلی علمن، حاملی قورئانن، حاملی علمن، وەگەیەنەری علمن و هەڵگری علمن، پلەپایان لای ذاتی پەروەردگار زۆر ئینشاءالله بەرزە و پیرۆزە. بە تایبەتی ئەوانەی کە ئەم علومە شەرعیانە دەخوێن و لە ناویشیاندا پێش هەر هەمویان قورئانی پیرۆز تەکمیلە علمەکانی ترەکە، خوای رب العالمین تاجی زێڕ و سەروەری و سەربڵندی و احترام و لێخۆشبوون پێشکەش بە ئەوانە ئەکا کە ئەهلی قورئانن، وەگەیەنەری قورئان و سەرخەرانی قورئانن. ئەو علومە شەرعیە ئێوە ئێستا دەیخوێن هەڵەنجراوی کیتاب و سوننەیە، ئەوە جێگەی خۆشحاڵی و خۆشبەختیە. هەر علمێک ئینسان بەدەستی بێنێ خزمەتی بەشەریەت و ئینسانیەتی پێ بکە، سوود بە خەڵکی سەرزەوی و سوودی هەبێ بۆ دوا ڕۆژی ئینشاءالله سوودمەندە و بەئیزنی خوا سەرکەوتووە سەربڵندە. بۆیە لە ڕۆژی قیامەتدا خوای گەورە تاجێک دەکاتە سەرتان، نەبیرتان لێ کردوتەوە و نە بە چاوت بینیوتانەوە نە بە خەیاڵتانە هاتووە کەوا گەورەترین دەستکەوتە بۆ بەشەریەت، بۆ مرۆڤایەتی، بۆ ئینسان، بۆ ئومەتی محەممەد المستەفا، بۆ باوەڕداران. خوای گەورە دامەزراوتان کە پایدارتان کا لەسەر بەدەزێنانی ئەو علم و زانست و زانیاریە و علم ئەگەر وەرتگرت و نەتگەیاند و کارت پێ نەکرد، بەڕاستی ئەو علمە ئەپۆنگێ بۆگەن ئەکا تەسیر و کاریگەری نابێت. علمێک کە فێر بووی کە ممارەسەی نەکەی، کە کاری پێ نەکەی، کە نەیڵێیتەوە، کە خەڵکی دوای خۆت سوودت لێ نەبینێ، هیچ ئیسفادە و سوودێکی نابێ بۆ تۆی ئەهلی علم. ئینشاءالله ئێوە ئەو ئەهلن کە بە هەستی بەرپرسیارانەوە هەوڵی ئەوە ئەدەن کە بە ئەندازەی ئەلیفێک فێر ببن بیگەێنن بە کەسانی بەرامبەرتان. خوای گەورە یار و یاوەرتان بێ ئینشاءالله. بابەتەکەی من لەسەر داواکاری مامۆستایانی بەڕێز و خۆشەویست بۆ ئێوەی ئازیز، پارێزگاری لە خێزانە و گرنگیدان بە خێزانە. طبعا ئێوە کە دەڵم ئەهلی علمن، یەکێک لەو چۆنەڵی فەقەرانەی کە مەفروزە ئێمە شارەزا بین و بیزانین و بەرچاڕون بین، بزانین ئێمە لەکوێی چۆنەڵی ئەو هەستی بەرپرسیارەتەداین کە لە گردنمانە، لەو بەرپرسیارەتەداین کە ڕوبەڕوومان بۆتەوە، لەکوێی دایکایەتیدان، لەکوێی باوکایەتیدان، لەکوێی خوشکی گەورەین، لەو مەسئولەتی کە ڕۆڵی خوشکی گەورە ببینین، ڕۆڵی برای گەورە ببینین، ڕۆڵی ئاشتەوایی ببینین، ڕۆڵی هاوسەنگی ببینین، ڕۆڵی ئەوە ببینین کە چۆنەڵی خێزانەکان لە دەوری یەکتری کۆ بکەینەوە و چۆنەڵی بە جۆرێک لە جۆرەکان محەبەت و خۆشەویستی دەستەبەر ببێ. یەکێک لەو حەو کۆمەڵی کە لە ژێر باڵ و ڕەحمەتی ئەرشی خوادا حەشر دەکرێ، بۆ نمونە پاشایەکی دادگەرە، کەسێک کە پاشا تەنهاوە نییە ڕئیسی وڵات بێ، پاشا دایکێک پاشایە، باوکێک پاشایە، خوشکە گەورەیە کە ئەوانەی خوار خۆیەوە لێی فێر دەبن و مەعریفان فێر دەکا، سلووکی جوانیان فێر دەکا، مامەڵەی جوانیان فێر دەکا. پاشایەتیە و دادگەریە. تۆ ئەو
حاڵەتە دەستەبەر کردووە کە تۆ پاشایەکی دادگەربی خوشکە گەورەیەکی دادگەربی دایکێکی دادگەربی باوکێکی دادگەربی برایەکی دادگەربی هاوسەنگی لە خێزاندا بپارێزی بۆ ئەوەی ئێمە ئینشاڵڵا ناومان لەگەڵ حەو کۆمەڵەکەی ژێر ئەرشی خوا تۆمار بکرێ بنووسێ ئەبێ ئافرەتانێک کە من ڕوو بۆ لە ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەم کە ئەهلی عیلمن ئێوەش ئافرەتانن ئافرەتانێکی دادگەربین لەکوێ ئێمە بتوانین ڕۆڵ ببینین لە فەرمانگەکە دادگەری بچەسپێنە و بتوانە ئینشاڵڵا ڕۆڵ و پێگەی خۆت دیار بێ لە خێزاندا بە هەمان شێوە لە گەڕکدا بە هەمان شێوە لە ناو خزم و کەسوکاردا بە هەمان شێوە ئەتوانی تۆ کەسێکی بە تەسیر و کاریگەربی و هاوسەنگی بپارێزی و چۆنەڵی کەسێکی کارتێکەربی نەک کارتێکرا و لە ڕووی ئیجابیەوە بەردەوام عامیلی خەیربی. خێزان گرنگترین بەڕاستی پێگەیە لە کۆمەڵگادا خێزان جوانترین و پڕبەهاترین و بەنرخترینە کە تاکەکان و ئەندامانی خێزان لە ژێری یەک سەقفتا کۆ دەکاتەوە بۆیە من هیچ کاتێک پێناسەیەک شک نابم لە چاکی و پاکی و گەورەی خێزان مەوایەکی پڕمەهرەبانیە ژیانی پێکەوەیە لێک نەترازانە لێک تێگەیشتنە پڕمەحەبەتە پڕخۆشەویستیە هەمیشە سفرە و خوانێک کە خێزان لە دەوری یەکتر کۆبکاتەوە مەلایکە دەوری ئەدەن سفرە و خوانێک کە خێزانەکان بە محەبەت و خۆشەویستی و یادی خوا و نامی خواوە دەست بە خوانی خوا بکەن ئەوە بێگومان مەلایکەتی خوا لەو کۆڕ و مەجلیسانەدایە لەسەر و سفرە و خوانەیە و خوا ئەو مەجلیسانەی خۆش دەوێ بۆیە بەڕاستی مەسئولیەتی سەرشانی هەر یەکێک لە ئێمەیە کە خێزانەکان بپارێزین ئەندامانی خێزانمان بپارێزین ئەگەر ئەوەی سەرگەورەیە خوای پەروەردگار ڕۆڵی دایکاتی پێداوا بێ ئەو دایکە بێ کە خوا لە قورئانە باسی دەکات ئەو دایکە بێ کە پێغەمبەری سەروەرمان عەلەیهی سەڵات وەسەلام وێنای دەکات کە بەهەشت لەژێر پێکانیەتی باوکیش دەبێ ئەو سیفاتە قەوامەی هەبێ کە بتوانێ هاوسەنگی ڕابگرێ هەست و سۆز و میهرەبانی بۆ خێزان و ماڵ و مناڵی هەبێ نەفەقەیان بۆ دابینکە مەسکەنیان بۆ دابینکە خەرجی مەسرەفیان بۆ دابینکە بە حەڵاڵی و ئەو پێداویستیانی کە ماڵ و مناڵ هەیەی باوک بە ئەوەی کە خوا سیفاتی قەوامە بوونی پێداوە کە دەبێت جێبەجێ بکە و هاوسەریش دەبێت تەواوکاری یەکتر بن لەگەڵ دایکیش دەبێ تەواوکار بێ لەگەڵ هاوسەرەکەیدا لەگەڵ باوکیانە ئەمە گرنگترینە خوشکانی عەزیز خێزان بزانین چییە و چەند کەس بە خێزان ئەژمارەکرێ و لە چیەوە سەر ئەڵەداوە ئێمە چۆن خێزانێکی تۆکمە دەستەبەر بکەین ئەوە گرنگترینە خوشکانی عەزیزی من خێزان بە پێی یاسا دوو کەس بە خێزان ئەژمارەکرێ خۆ ئەگەر بۆ نمونە جاری وایە ئەگەر بیگەڕێنیتەوە بۆ هەندێک حاڵەتی ئیداری جاری وایە یەکێکیش لە ماڵێکدا هەر بە خێزان ئەژمارەکە لە ڕوو کۆمەڵایەتیەوە بەڵام دوو کەس دوو خوشک بێ دوو برا بێ خوشک و برایەک بن یا چەند خوشک و برایەک بن لەگەڵ دایک و باوکە بە خێزان ئەژمارەکرێ ئافرین بۆ ئەو خێزانەی کە کۆکراون کە تۆکمەن کە درز لە نێوانیاندا نییە کە ژینگەیەکی ئارام و ئاسوودە بۆ خۆیان دەستەبەرەکەن کە دەستی بێگانە پێیان ناگا کە ئەسرار و نەهێنی و قسوسیاتەکانیان ناچێتە دەرەوە کە فریوی بێگانە ناخۆن فریوی پلان و ئەو چۆنەڵی قسە بریق و باقانەی لە ڕۆژ ئاواوە دێن ئەیانەوێ خێزانی کوردی ڕەستەن هەڵبۆشێنەوە ئەوە ئێمە ئینشاڵڵا شانازی بۆ جۆرە خێزانانەی خۆمانەوە دەکەین تا ئێستا کولتوری کوردی ڕەستەن ئەلحەمدوللا پارێزگاری و پارێزبەندی لە خێزانی خۆی کردووە بە تایبەتی ئێمە ئیماندار کە ئەلحەمدوللا ژیانمان ژیانێکی قورئانیە دەبێت کاردانەوەیەکی زۆر ئیجابی لەسەر حیات و ژیانی ئێمەی خێزاندار دروست بکات پارێزگاری لە خێزانەکانمان بکەین خێزانەکانمان سەحب بکەین خێزانەکانمان بکڕینەوە خێزانەکانمان پارێزین بە تایبەتی ئێوەی ئافرەتان دەبێت ببنە درعێکی پۆڵاین بۆ خێزانەکانتان بۆ هاوسەرەکانتان بۆ کوڕەکانتان بۆ کچەکانتان بۆ خوشک و براکانتان بۆ ئەوانەی کە لە دەوروبەرتانن خۆی بناغی خێزان لە چیەوە دەست پێ دەکات چۆن خێزان پێک دەهێنی ئامانجی تۆ لە خێزان پێکهێنان چییە و چۆن خێزانێکی تۆکمە و پۆڵاین بۆ خۆت دەستەبەر دەکەی یەکەم دەستپێک بە دەستەبەرکردنی خێزانێکی ئارام خێزانێکی ئاسوودا خێزانێکی پارێزرا و خێزانێکی پڕئیمان خێزانێکی سەلامەت خێزانێکی پەروەردەکار خێزانێکی ئەهلی عیلم ئەوەیە کاتێک کە کچ و کوڕ هێشتا نەچوونەتە قۆناغی هاوسەرگیری نەچوونە ژیان و کەژاوەی هاوسەرگیریەوە دەبێ بزانن کوڕەکە
چ ئافرەتێک هەڵدەبژێرێ و دەیکاتە دایکی مناڵەکانی کچەکەش چ پیاوێک و کوڕێک هەڵدەبژێری بیکاتە باوکی مناڵەکانی بۆ شێوەیە ژیان پڕخەیر و بەرەکەت دەبێت لە بەرەوەی ئامانجگەلێکیان هەیە ئامانجی پیرۆزیان هەیە کە بۆ نمونە دایک و باوکێکی ڕەسەن بۆ دەستە بەرکردنی کۆمەڵێک مناڵی ساڵح بۆ پێشکەشکردنی بە کۆمەلگا ئەوە گرنگترین خاڵی ئێمەیە و وشیارکردنی ئافرەتان کە پشکی شێر بەرخودی دایک بەرخودی ئافرەت دەکەوێت مەفروزە وشیار بێ ڕۆشنبیر بێ خۆی دەوڵەمەند کە وعیەتێکی باشی هەبێ پڕعلم بێ ئاسی سەقافی لە ڕووی دایکایەتی لە ڕووی خێزانداری لە ڕووی چۆنەڵی خوشکە گەورایەتی لە هەر ڕوویەکەوە هەرێکێکتان بۆ نمونە هەتان ئێستا نشەتە قۆناغی و سەرگیریەوە خوشکە و ڕۆڵی خوشکی گەورە دەبینێ ڕۆڵی ئەهلی علم دەبینێ ڕۆڵی پەروەردەکردن ئەبینێ ڕۆژ لە یاشتەوایی دەبینێ ڕۆڵی کاریگەری ئیجابی دەبینێ لە خێزانداوە ئینشاءڵڵا گەورەترین دەستکەوتە کە ئێمە الحەمدولله هەم بە ئیمان ئاودراوین باگراوندێکی ئیمانی و ئەخلاقیمان هەیە بەو ئیمانەوە مامەڵە دەکەین کە کردەوە تەواوکاری هەچی سلوک و مامەڵەی ئێمەیە کاتێک کە تۆ ڕەوشت و ئاکارێکی جوانت لە ناو خێزاندا دەستەبەر کرد ئۆتۆماتیکی ئەو ڕەوشت و ئاکارە جوانە شۆڕ دەبێتەوە بۆ مناڵەکانت و پاشان بۆ کۆمەلگا بۆیە ئێمە دەبێ زۆر بەهسی بەرپرسیارانە و مامەڵێک لەگەڵ ئەو واقعە بکەین کە ڕۆژ بە ڕۆژ سەردەم بە سەردەم جیل بە جیل گۆڕانکاری بەسەردادێ پێ دەچێت لە سەردەمی ئێمەدا کاتێک لە سەردەمی لاویدا بووین لە سەردەمی گەنجی و تازە پێگەیشت نابین ئەسڕ و سەردەمێک هەبوو بێ لەگەڵ ئێستادا جیاوازی هەبێ پێ دەچێت سەردەمی پێش ئێمە هی دایکانمان جیاوازتر بوو بێ هی داپیرانمان جیاوازتر بوو بێ هینەوەکانمان هی کچەکانمان پێچێت تۆزێک ئەهوانتر بێ هینەوەکانمان قورستر ئەبێ کەواتە عەسڕ و سەردەم بۆیە فتووە بە پێی مەکان و پێی زەمان گۆڕانکاری بەسەرادێ دیارە حاجە و پێداویستەکانی ئەو زەمانەیە ئەو مەکانە زیاد دەکات لەگەڵەوەژە تەکلیف زیاد دەکات و بە هەمان شێوە مەفروزە فتوواکانیش بە جۆرێک لە جۆرەکان ئەهلی علم ئەو جەخت لەسەر و بابەتە بکەنەوانە و بە پێ ئەو مەکان و زەمانە کار بە فتوواکانیش بکرێ بۆن من لە سەردەمی داپیرانمانە تەنانەت لە سەردەمی لاوی ئێمەشدا بابەتی تەکنەلۆجیە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئاوا بەو شێوەیە بەربڵاو نەبوو ئێستا کە بە شێوەیەکی بەربڵاو ڕوو لە تاک بە تاکی خێزانەکانمانەکە فرد ئێستا مناڵەکان هێشتا نەگەیشتونەتە 2 ساڵ هەر لە 1 ساڵیدا فێری ئەم بابەتە ئەلەکترۆنیانە ئەبن بۆیە بەڕاستی فیتنەیەکی زۆر ڕووی لە وڵاتمان کردووە بێجگە لە دەستی بێگانە بێجگە لە چای بێگانە بێجگە لەم ڕێکخراوە ژنانیانی بە ناوی فیمینیستی و فیمینیزمی و ئازادی ڕەها و جیاکاری ڕەگەزی و هەر جارە و بە ناوێک و بە ناونیشانە ڕوو لە وڵاتمان دەکەن ڕوو لە خێزانمان دەکەن ئەیانەوێ بە جۆرێک لە جۆرەکان خێزانی کوردی ڕەسەن خێزانی ئیماندار خێزانێک کە کۆکراوەیە بە چۆنەڵی بەرەکەت و نور و ڕووناکی ئیسلام و قورئان ئەیانەیە پەرتەوازەی بکەن ئەیانەوێ بەربادی بکەن ئەیانەوێ لێکی بترازێنن ئەیانەوێ هەڵی بۆشێنەوە ئەیانەوێ تاکەکان بەرەودا ڕوخان و تیاچون بەرن بۆیە دەبێ ئێمە گرنگترین شت بۆ ئێمە دەبێ پارێزگاریکردنمانە لە خێزان تاوەکو ئینشاءڵڵا ئەندامانی خێزانیش سەلامەت بن و کۆمەلگاش بەرەو سەلامەتی بڕوە لە وتاری ساڵی پاری سەرۆکی ئەمریکا زۆرمان لا سێر بوو یەکێک لە خیتابەکانی و لە خاڵە سەرەکیەکانی وتاری ساڵانەی ئەوە بووتی ئێمە دەبێ هەوڵ بدەین خێزانەکان تۆکمە بکەین خێزان لە دەوری خۆمان بکە بکەینەوە و زیاتر حقوق بۆ ئافرەتان بگێڕینەوە ئەمە ئەوە گەێنێ ئافرەتانی ڕۆژئاوا لەگەڵ ئافرەتانی ئێرە فەرق و جیاوازێکی زۆری هەیە ئەوان بۆ نمونە کاتێک باسی ئازادی باسی بۆ نمونە فیمینیستی باسی جیاکاری ڕەگەزی باسی هەندێک لەم بابەتە بریق و باقانە دەکەن هەرجارە و بە بەرگێک گەرجارێک بە ناونیشانێک هەرجارە بە چۆنەڵەی دەستەواژەیەک ئەیانەوێ خێزانی ئێمە بەرەو داڕوخان و کرمۆڵبوون و هەڵوەشانەوە بەرن ئێمە دەبێت لەوە قەویتر بین لەوێ ئەوە لەوە ئیداریتر بین لەوە ڕاوەستاوتر بین لەوە تۆکمەتر بین لەوە پڕعلمتر بین تەئسیر و کاریگەری سلبی لەسەر ئێمە جێبهێڵن بێ ئێمە بە عیلممان بە کردارمان بە پەروەردەمان بە مناڵی چاک و پاک و ساخمان وەڵامیان بدەینەوە کاتێک جیاکاری ڕەگەزی بکات بۆ نمونە
کاتێک تەکلیفێکی قرس لە پیاو دەکە ئەمە نەقز نییە بۆ منی ژن کاتێک جیهادی لەسەر پیا واجب کردو ئەمە باڵانسە بۆ من پارێزیۆک و دایکێک مڕەبی ماڵەکەم بم خێزانەکەم بم مناڵەکەم بم مناڵەکانم بم پارێزگاری لە مناڵەکەم کەم ئەو ڕۆی خۆ بێ سەرگەورەیەکە بێ بۆ مناڵەکان حکمتێکی تێدایە خوا ئەو تەکلیفێ لەسەر من لابردووە کە جیهاد لەسەر من واجب نییە و لەسەر پیا واجبی کردووە دێمە باڵانسە بۆ ئافرەت دەمە کەمی ئافرەت نییە دەی باسی جومعە ئەکات جومعە ئەمە خۆی لە خۆیدا دەستکەوتە بۆ ئافرەت ئەمە تەکلیفی لێ نەکردووی ئاسانکاری بۆ کردووی جاکاری نەکردو و تەکلیفە قورسەکەی خستۆتە سەر پیاو باشە ئافرەتی وا بە گەورە دروست کردە دەبێت داواکراو بێ نەک داواکار بێ وایە سبحان الله ڕێزی لێ ناوە بە احترامەوە داوا دەکرێت شاهید لە بینە هەیە مارەی پێدەبەخشرێ نەفقەی بۆ دابین دەکرێت مەسکەنی بۆ دیاری دەکرێت دەبێت بژێوی ژیانی دابین کاو ئەمر واجبە لەسەری شێتی و ئافرەت سوڵتانی ماڵە بەڵام لە ڕۆژئاوا ئافرەت دەبێ چەند بەرامبەری پیاو مناڵ کەس نازانێ بەرەوکوێ ئەڕوا بەیانی ڕۆژ بوویەوە هەتاوەکو ئێوارە لە حەزانن و ئەیسپێرن بەو یاسا خراپە پۆخڵەواتانەی کە سەر لە هاوڕەگەزبازی و لە جێندەر و لە فیمینیستی و لە ئەو بێباوەڕێ و ئیلحادەوە دەرەکات کە خوا پەنا بە ئەوانە بەهای خێزانیان نەهێشتۆتەوە ئەیانەوەی لێرەش ئاوا بکەن بۆیە ئازیزەکانی من ئێمە سوپاسی خوا دەکەین خۆی ڕەبولعالەمین مەکانەتێکی داوە بە خودی ژن لەگەڵ ئەوەدا کە تەکلیفی نەکردوکرێتی بە دایک سێجار دایکت پاشان باوکت باشە لەگەڵ ئەوەدا خوای گەورە ئەوان دایک بوون بە نەقز ئەزانن ئێمە ئێستا بە زمانی 4 ساڵی کاری پەرلەمانیمان لەگەڵ هاوپیشەکانمانە مامەڵەمان کردو ئەزانین بە نەقسی ئەزانن کە ژنە بە نەقسی ئەزانێت کە دایکە بە نەقسی ئەزانێت کە حمل ئەکا بە نەقسی ئەزانێت کە شیر ئەدا بە نەقسی ئەزانێت کە لە چوارچێوەی ماڵدا ئافرەت سوڵتانی ماڵە بەڵام ڕێگریش نەبووە وەرە ئافرەتانی دەوری پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام سەیر بکە بزانە چ ڕۆڵ و کاریگەریەکیان هەبووە لە چ مەیدانێکا لەگەڵ پێغەمبەری صلی الله علیه وسلم سەروەرمان جێماون لە کوێی برا سەحابیەکاندا ئەوان بۆ نمونە لە پاش بوون لە هەموو مەیدانەکانە بۆ خۆتانی جێدێڵم ئافرەتان شان بەشانی برا سەحابیەکان نەجەنگاون تێنەکۆشاون هیجرەتیان نەکرد ئافرەت هەبووە وازی لە هەموو شتێکی خۆی هێناوە لە مڵکی ماڵی سەروەتی تەبەڕای لە کەسوکاری کردووە شوێن محەممەد المستەفا کەوتووە ئەمە گەورەی نییە صلی الله عليه وسلم لە مەیدانی جیهاددا شان بەشان کێ پێغەمبەری سەرۆرانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نوسەیبێک کەعب چی دەکرد سومەیە چی دەکرد ئەو جەنگە گەورەی کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵام تەنانەت لێوی پیرۆزی دانی زینەشی شکا کەمە کێ پارێزگاری لێ کرد لە پێغەمبەری سەرۆرمان ئافرەتان نەبوون بۆیە ئافرەتان لە مەیدانی جیهاددا لە مەیدانی هیجرەدا لە مەیدانی بەیعەتدا لە مەیدانی عیلمدا لە هەموو مەیدانەکاندا شان بەشانی برا سەحابیەکان ڕۆڵیان بیدۆ بەڵام تەکلیفیشیان لەسەر نییە خوای گەورە بە سوڵتانی ماڵ دایناون لەبەر ئەوەی کە ڕێزی لێناون خزمەت بکرێن حقوقیان پێ بدرێ مارەیان پێ بدرێ ئەوەی کە ئێستا ئێمەی دەفرۆشنەوە بۆیە زۆر گرنگە دەستخۆشی زۆرم بۆ ئەو مامۆساماندون ناسانەی کە علومی شەرعی فێری جەنابتانەکەن هەتا نەگەیتە خزمەتی علومی شەرعی نازانی چ بەرەکەتێکی تێدایە کە ئێمە لە سەردەمی لاویدا خوێندومانە کاتێک میرات ئەخوێنی ئەوان چی بە ئێمە فرۆشن ئەڵێ ئیسلام زوڵمی لە خودی ئافرەت کردووە بۆ ئەگەر ڕەگە زینێر لە دایک دەبێت 2 مەڕی بۆ سەر ئەبڕدرێ بۆ ئەگەر ڕەگە زینێر میرات ئەبا 2 بەش ئەبا و ئافرەت بەشێکە بە ئێوە ئەگەر میراتتان خوێندبێ معلومی جەنابی مامۆستاشە ڕاستە پێچێ لە حاڵەتێکدا بەشێک بەرێ و پیا و 2 بەش بەرێ ئەی 4 بەشەکەی تر وەرن دیراسە بکەن بزان ئەو 4 بەشەی تر کە ئافرەتیایە سوودمەند دەبێ ئەگەر ئێمە عیلممان پێبێ ئێمە لە چەندین وەڕکشۆپدا کە لەگەڵ ئافرەتانی فیمینیست و ئەوانەدا کۆڕ و سیمیناراتمان هەبووە ئەگەر علمی شەرعیمان پێ نەبوو بێ معلوماتمان پێنەوە بێ نەمانەتوانی ڕەدێک بینەوە بە پەیامی خوا بە کەلامی خوا بە قورئانی پیرۆز بە سونەتە بەرزوو پیرۆزەکانی پێغەمبەری ئەکرەم بەو ئەحکامە شەرعیانە بە میرات ئەگەر ئێمە لە میرات شارەزانە بین چوزانین یەکسەر فریوە خۆی ڕاستەکە بۆ ئەم زوڵمە کراوە بۆ فەرقمان چییە بەڵام لەگەڵەوەشدا سیر کە لە 14 شوێنی تردا حقوقی ئافرەتی پاراستووە سەیری کا بۆ نمونە ژن کە دایک بێت چەند بەش ئەبات ئەنجا لەگەڵ ئەوەدا
وەرە ئەگەر تۆ خی گەورە نەویسێ باڵانسی ئافرەت بپارێزێ تەکلیفی ئیشکردنی لەکرد بەڵام لە ڕۆژئاوا دەبێت شەو بڕاتە ماڵەوە نە ئاگای لە خێزانداری هەیە نە ئاگای لە ڕاهاو سەنگی ماڵ هەیە نە ئاگای لە مناڵپەروەردەکردن هەیە نە ئاگای لە حقوق هاوسەرایەتی هەیە نە ئاگای لە پارێزگاری خێزان هەیە ئێمە ئیسلام ئەم مافە جوانەی پێداوین کە لە دەوریە کۆ ببینەوە کە چۆنەڵی کەرامەتی خێزانەکانمان بپارێزین کە پەروەردەیان بکەین بۆ پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام هانمان دەدات دەفەرمێ ئەگەر کەسێک بەخێوکەری مناڵێک بێ پەروەردەکەری بێ نان پێدەری بێ مەلایکەتانی خوا دوعای بۆکەن خزمەتکاری پیرێک بێ مەلایکەتانی خوا دوعای بۆکەن خزمەتکاری نەخۆشێک بێ مەلایکەتانی خوا دوعای بۆکەن ئەم فەرموودە دڵڕفێنانە ئەوەمان فێر دەکات کە خێزانەکان لە دەوری یەکتر کۆ بکەینەوە لە داپیر و باپیرەکانە شۆڕ بێتەوە بۆ نەوەکان و بچووکەکان ئەگەر ئێمە ئەو بەو فەرمودانە ئیشکن پیرەکانمان ناچن بۆ خەڵوەتگەی پیری ئەگەر بەو فەرمودانە ئیشکەین نەخۆشەکانمان ئیهمال ناکرێن و کرمدایان بڕزێنێ ئەگەر بەو فەرمودانە ئیشکەین مناڵەکانمان بە منەتەوە بەخێو ناکەین و منەتی مردم پێتانەوە و دایکتانم و ئەجرم لە سەرتانە و شەونەخۆنی ئەەکەم و گیانم دەرچوو ئەمانە منەتن خوا تۆی کردوە بە دایک نازناوی دایکەتی لێدا ناوی هەڵی بژاردووی گەورەی کردووی چۆن ئەبێ منەتی بە سەرا بکەی لە کاتێکدا تۆ بۆ حەز و ئارەزوی خۆت زەواجت کردووە متعە لە ژیانی هاوسەرایەتی وەرئەگری لە کاتێکدا پێی بفرۆشیتەوە مناڵ زەمبی چییە ڕاستە حقوقی تۆ لای خوای پەروەردگار پارێزناوە ئەی ئەو مناڵە مافی نییە لەسەر تۆ بەرپرسیارەتی لەسەر گردنی تۆ نییە پەروەردەکردنی لە گردنی تۆ نییە نابێ دایکێکی بە حکمت و دانابی نابێ پارێزگاری لێ بکەی نابێ ببی بە دەرع بۆی نابێ پەروەردەی بکەی نابێ هەنگاو بە هەنگاو لەگەڵی دابڕۆی نابێ دانایی بەکاربێنی نابێ ڕۆژانە و هەفتانە و مانگانە سێرچێک بە خصوصیاتەکانی دا بکەی تاکی جلەکانی شوێنی خەوی جلوبەرگی پێنووس و قەڵەمەکە تێنووسەکانی هەموو ئەوانە دەبێ دایک بزانێ جگە لە ئەم دەردەکوشندەیە کە خەڵکی ئێمە پێوەی مبتەلا بووە کەواتە ئازیزەکانم ئەبێ ئێمە بە جۆرێک پارێزگاری لە خێزان بکەین چۆن ملکەچین بۆ جێبەجێکردنی فەرمانی خۆی ڕەب العالەمین و بە فەریزەی خوای دەزانین دەبێ ئینشاءڵڵا ئاواش هەستی بەرپرسیارەتیمان تیابێ بۆ پارێزگاری لە خێزانەکانمان لە تاکی خێزان بۆیە جگە لە چاوی بێگانە جاری وایە چاوی خۆیەتیت لەسرە دەوروبەرت لەسرە دراوسێت لەسرە هاوپیشەکەت لەسرە خوشکەکەت لەسرە ئەوەی لەگەڵت زۆر تێکەڵە بە قسوسیاتەکانت دەچێتە بەردەمی جاری وایە هێوەرژنێکت لەگەڵدایە قسەت لێ سەحبەکە ئەڕواتەوە جەنگ بەرپابێ و شەڕمە مێردەکەی فرۆشێ بۆ فڵان کەسی شوبرام وایە و تۆ بۆ منوانی دشەکەت قسوسیاتێکی خۆیت پێڵێ لەگەڵ مێردەکە شەڕەکەی بۆ مێردی دشەکەم وایە تۆ ئاوانی بۆیە زۆر گرنگە ئەو حەدیثە لە ژیانی خۆماندا تەطبیق بکەین کە پێغەمبەری سەرۆرمان عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت من حسن ئیسلامی المەرئی تەرکه ما لا یعنی خۆت لە شتێک هەڵمە قورتێنە کە پەیوەندی بە تۆوە نەبێ کاتێک کە تەداخولی خێزانێکت نەکرد کەسێکت نەکرد تایبەتمەندی کەسێکت نەویست خۆت بۆ خۆت بووی بۆ ژیانی خۆت بووی بە خۆت ڕازی بووی کەست لە خۆت بە بەختەوەرتر نەزانی هەستت کرد فەزلی خوا زۆر بۆ تۆ هەیە نیعمەتەکانی خوا بۆ تۆ زۆر مستەخەرن قەت تووشی لادان و یەئس و نیگەرانی و بێتاقەتی و مەشاکل دروستکردن نابیت بۆیە پێغەمبەری سەرۆرمان صلی الله علیه وسلم دەفەرمێ پێویستە ئەسرار و نهێنی هاوسەرەکەت بپارێزی بۆ هەردوو ڕەگەزە تۆ ئەسرار و نهێنی و تایبەتمەندیەکانی هاوسەرەکەت بپارێزە سووکی مەکە کەسایەتی دامە بزێنە خصوصیاتەکانی لەناو خەڵکدا باز مەکە طەبیعەت و مامەڵەکانی بۆ خەڵک نەقڵ مەکە هەوڵ بدە حەکیم بە دانا بە مامەڵەی جوان وەڵامی بدەرەوە تەوقیتێکی گونجاو هەڵبژێرە بۆ ئەو سلوکانەی کە تۆ بەدڵت نییە ئەو تێبینیانەی کە تۆ هەتە لەسەری بە شێوەیەکی گونجاو بە نەرمونیانی بە هەست و سۆزەوە بە دەستەواژەی جوان لە کاتێکی گونجاو دوور لە چاوی مناڵەکان هەوڵ بدە بە یەکەوە دانوستان بکەن ڕێبکەون لەگەڵ هەندێک خاڵە ئیجابیەکان بخەنە ڕوو خاڵە سلبیەکان بخەنە ڕوو من ئەم خاڵە چاکانەی تۆم بەدڵە بە خاڵە ئیجابیەکان بەرە خوارەوە هاوسەرە شیرینەکەم ئەم کۆمەڵە خاڵە سیفاتە جوانە لە تۆدا هەن زۆر ئەم خاڵانەتم بەدڵە بەڵام
جا لێرەوە بەڵامەکە لێرەوە دەست پێکە ئەم خاڵانە تێبینیم لەسەری هەیە ئێمە دایک و باوکی مناڵەکانمانی پەروەردەکاری مناڵەکانمانی پارێزبەندی مناڵەکانمانی سلوک و مامەڵە لە ئێمەوە فێر دەبن ئێمە ژینگەیان بۆ دەستەبەر دەکەین لە ئێمەوە فێری خێزانداری دەبن لە ئێمەوە ژیان پێگەهێنن لە ئێمەوە بۆ ئێستا زۆر لە گەنجەکان تااقەتی هاوسەرگیریان نییە بۆ ژیانی هاوسەریان لێ بۆتە دێوەزمە بۆیە ژیانی خێزانداریان لێ بۆتە هێڵی سوور لەبەرەی ژن و مێردەکان تەفاهمیان نییە دایک و باوکەکان لێک تێناگەن ژیانی خۆیان چۆنەڵی مەسلحەت و حەز و ئارزوو نەفسی خۆیان خستۆتە پێش مەسلحەت و بەرژەوەندی خێزان و تاکەکانی خێزانەوە ئەگەر بەو شێوەیە ژیانتان ئینشاءڵڵا دەستەبەر کرد لەگەڵ هاوسەرتان بە تەفاهم و لێک تێگەیشتن دانیشتن قسەکانتان ئاڵوگۆڕ کرد و ڕەگەزی بەرامبەریش دەبێ بە هەمان شێوە ئەسرار و نەهێنیەکان ئێوە پارێزێ ئێوە سووک و سەلیم نەکا لە ناو مەجلیسدا ئەی بۆ ئارەکانتان هەڵ نەماڵێ مەجلیسەکانتان بە قسەی لاقرتێ و سوعبەت بە ناوی سوعبەتەوە نڕازێنێتەوە نا ئەبێ پیاویش لەو مەکانەتە گەورەی خۆی ئینشاءڵڵا تحفظکە هەوڵ بدا ببێتە درع ببێتە پارێزگاری ببێتە چەتر ببێتە مەوا ببێتە ناموسی هاوسەرەکەی و ئەویش بە لێزانانە کە پشکی شێربەر پیاو دەکەوێت کە پەروەردەکاری ژن بە خودی دەستی پیاوە بەڵامە بێ ئێوە ڕایان بێنن ئێوەکو مامۆستا سەیریان بکەن ئێوەکو مامۆستا ڕاوێژیان پێ بکەن ئێوەکو مامۆستا ئەمرەکانیان جێبەجێکەن ئێوە کەسایەتی هاوسەرەکانتان پارێزن ئێوە مڕەبی هاوسەرەکان و باوکی مناڵەکانتان پارێزن ئێوە مناڵەکانتان فێرکەن کە ئەم باوکە قودوەیە ئەم باوکە سەرگەورەیە ئەم باوکە تێکۆشەرە ئەم باوکە بژێوی ژیان دابینەکە ئەم باوکە نەفەقەمان پێئەدا ئەم باوکە چەترە مەوایە تا باوک لە دەست نەدەی ئێمە بەو مێژۆدا تێپەڕیوی نازانی چ سەروەت و سامان و گەورەیەکت لە دەست داوە بۆیە تا هەن با قەدریان بگرین و مرد و پەرست نەبین با تا لە ژیانتان ڕێزیان بگرین خۆشمان بوێ محەبەت و خۆشەویستیان بۆ دەرببڕین با مناڵەکان لە ئێمەوە فێر بن بە ئیزنی خوای پەروەردگار ئەو خێزانانەی خوا پەنابا کە بەرەو هەڵوەشانەوە و داڕوخان و کرمۆڵبوون دەڕۆن ئەو مناڵانەی کە دەبنە قوربانی ئەو ڕێژێ زۆرەی کە ئێستا ڕێژەیەکی زۆری جیابوونەوە بەداخەوە لە هەرێمی کوردستان هەیە کە پارساڵ لە بەرامبەری سی هاوسەرگیریدا جیابوونەوەیەکە بوو ئەزانن لە حاڵەتانەدا چی ئەگوزەرێ چەند مناڵ بەرباد ئەبێ چەند مناڵ بەرەڵای سەرشەقامەکانە بێ چەند مناڵ سەری لێ ئەشێوێ چەند مناڵ لە بینی دایک و باوکا دەبێتە قوربانی یا جاری وایە فرە پەروەردە ئەبێ مناڵک دەکەوێتە ماڵی ننکی کە دایکێتی ئەمان جۆرە سیفاتێکیانەیە ڕۆیشتەوە بۆ ماڵی باوکی دایکی باوکی جۆرە پەروەردەیەکی تریانە فرە پەروەردە بێ فەوزایەک لە ژیانی ئەم مناڵەدا دروست ئەبێ کە زیان بە کۆمەلگا دەگات تاوان زیادەکە ئێمە کاتێک دەچینە نەوجەوانان سژنی نەوجەوانان کاتێک لە مناڵانە پرسیینەوە کە کەتنیان کردووە کە تاوانیان کردووە کە دزیان کردووە کە چقۆشاندنیان کردووە کە تلیاکیان کێشاوە کە کاری ئیباحیان کردووە کە خوا پەنا با بابەتی هاوڕەگەزبازی و لیواتۆ ئەمانە شەرواریدن بۆیە بە یاسا ڕێک خراوە عقوبەکانیشیان دیاری کراوە کە بە دووادار چوونەکەین زۆرێک لەو نەوجەوانانە دایک و باوکیان لێک جیابوونەوە لە سەدا هەشتای ئەو نەوجەوانانەوەن کاتێک دەتیتە چاکسازیەکان ئەپرسی لە پیاوان تەنها زۆر جار هۆکاری تاوانەکانیان لێک تێنەگەیشتن تێکگیران لەگەڵ خێزان و دوو بنەماڵەکەی کە کەسایەتیان پێوە گرێداوە جیابوونەوە یا جاریەوە جیابوونەوەی ژن و مێردێک بۆتە هۆکاری خوێن ڕشتێکی درێژخایەن تەسەور ئەکەن تایەتی 14 حکمی ئەعدامی هەیە هەر بە بۆنەی هەڵوەشانەوەی خێزانێکەوە کوشتن و بڕین و سەنگەرگرتن و تەقەکردن و ینی کەیسمان لایە لە ماوەی هەفتەیەکدا 6 کەس لە خێزانێکدا لە دوو خێزانە ئەکوژرێ ئەمڕۆ یەکێکیان ئەکوژرێ ئەچن بۆ سەر قەبران ڕۆژی هەی نییە هەر لەسەر قەبرانەکە بە گۆڕەکەەوە دوان کەپسەکەن وی کوژن دوای ئەوە بۆ ڕۆژی دوات هەر لەسەر هەمان سەر قەبران دوانی ترە کوژن ئەنی تۆ معقولیەتی تایە لە هەفتێکا 6 کەس لە پێناوی تەلاقێکدا جیابوونەوەیەکدا بکوژرێ وردە ئەم دژمناتی شۆڕە بێتەوە بۆیە مەسئولیەتی سەرشانی ئێمە و ئێوە هەروە ئاسان و کەم نییە هەروە سانا نییە هەروە ئاسان نییە خێزانداری هەروە بەڕاستی پیاوی خۆی دەوێت
وەژنی خۆی دەوێت، دایکی خۆی دەوێت، باوکی خۆی دەوێت، مەردایەتی دەوێت، لێبڕانی دەوێت، ئیرادەی دەوێت، ئیداریاتی دەوێت، دان بە خۆداگرتنی دەوێت، سەبر و ئارامی دەوێت، لێبوردەیی دەوێت. سەبر زۆر گشتگیرە، سەبر لە حاڵەتی کرێچێتیدا، نەبوونیدا، قەرزاریدا، نەخۆشیدا، مەشاکیلی ماڵە قەزورانە، مناڵی چەتون و هەروهاجا، جاری وایە مناڵەکە نقصانە، جاری وایە مناڵەکە بەدڵی تۆنی، هەمووانە ئەزانن بەرهەمی سەبر چەند گەورەیە لە پێناوی خزمەتکردن و پەروەردەکردنی مناڵەکەت. خوشکانی ئازیزم، بۆ نمونە چاکسازی ژنان و مناڵان و بەڕێبەراتی توژی و شەڵتەرەکان لە هەر خاتونێک ئەپرسی بۆ ژیانت ئاوای لێهاتەیەتی 8 ساڵە لە شەڵتەرە هەیە، 4 ساڵە لە شەڵتەرە هەیە، 5 ساڵە لە شەڵتەرە هەیە، گەنجێکی جوانی وەکو ئێوەیە 2000-ەوە 2008-ەوە سەرنجام دەستەبەرنەکردنی ژینگەیەکی ئارام بۆ ئەو گەنجانە و ئەو ئافرەتانەی کە تەلاق کەوتۆتە بینیانەوە مناڵەکانیش یا لە سەر شەقامن یا لە سجنن. کاتێک دەچیتە مناڵانی بێسەرپەرشت، عنی بە هەفتە کە ئابە لێدەیە مناڵێک تەمەدی 11 ساڵ بێ سەدان جێچەقۆ بە دەموچاو و نەقورچ و بۆکس و خەنجەر بۆ کەس بە دەموچاویە بێ ئایا خۆت بشوبهێنەمە مناڵی تۆیە، من جگەرگۆشەی تۆیە، ئەمە کچێکی هەزناسکی تازە پێگەیشتووی تۆیە، ئەمە کوڕێکی مێرمنداڵی تۆیە. عنی ئەبێ بە وا وێنای بکەی کە مەجگەرگۆشەی تۆیە. ئایا ئازار بەدڵت ناگە کە ئەم جۆرە مەشهەدا نابینی؟ ئایا ئەگەر ئێمەش کەم تەرخەم بین، ئیهمال بین بە جۆرێک لە جۆرەکان خێزانەکانمان بەرەو ئاراستەیە ناڕوە؟ جا بۆیە ئێمە نابێ فریوی بەڕاستی قسە سەقەتەکانی بەشێک لە ڕێکخراوە ئافرەتیەکان بخۆین کە باسی بە هەندێک نازناو کە باسی بۆ نەجیاکاری ڕەگەزی دەکات. خوای پەروەردگار فەزڵێکی زۆر گەورە و ڕەهایداوە بە ئافرەت و بەهاتنی سەرۆرمان ئازادی و فریادڕەسی بۆ ئافرەتان گەڕایەوە. پێش ئیسلام ئافرەتان خۆتان نزان زیندە بە چاڵەکرا بوونی لە دایک بوونی کچ عیبە بوو. ئێستاش لە هەندستان مامانەکە لە تەنیشتیاتی کاتێک لە دایک بوو زانین ڕەگەزی کچە زیندە بە چاڵیەکە. ئیسلام هات ئەمەی ڕەت کردەوە، مطلقاً حرامی کرد. باشە هەر ئافرەتان نەبوون لە سەردەمی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام هەزاران فەرمودیان فێری سەحابەیەکان دەکرد. ئەی کێ گەورەترین وەزیری بازرگانی بوو لە سەردەمی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام؟ دایکمان خەدیجە. کێ بەحری عیلم بوو؟ دایکمان عائیشە. کەواتە ئیسلام هیچ کاتێک ڕێگیری لە تێگەیشتنی تۆ لە پێگەیشتنی تۆ لە خزمەتکردنی تۆ نەکردووە، بەڵام بەو مەرجەی لە چوارچێوەی شەریعەتی ئیسلام دابێ. نابێت تۆ بۆ نمونە کە بوویتە خاوەنی ئابوووریەکی سەربەخۆ جەنگ بەرپاکەی سەنگەر لە هاوسەرەکەت بگری، من موچەی سەربەخۆی خۆم هەیە، تەحەکومی پێواکەم، هاوکاریت ناکەم، کە جیاکاری دیت کرد لەگەڵ هاوسەرەکەتدا درزەکەوێتە نێوانتان. نە هاوکار بن، تەواوکار بن، ئیشەکان بەیەکەوە جوانکەن، نەک ئەو لە دۆڵێک و تۆ لە دۆڵێک. ئەوە زۆر گرنگە. کاتێک بتێ بە خێزانت بەرەو سەرکەوتن و تۆکمەی ومانەوە بمێنێتەوە ئەبێ هاوکاری یەکتری بن، نەک بۆن منە سەنگەر لە یەکتری بگرن. کە ئەو باسی ئابووری سەربەخۆکە ڕاستە ئیسلام مافی بە تۆیاوە ئابووری سەربەخۆ دەبێ، مافی پێیاوی مارەیت هەبێت تەحەکومی پێوە بکەی، مافی پێیاوی میراتت هەبێ کە تەحەکومی پێوە بکەی، خۆت حکم بۆ پارو داهاتە سەر بەخۆی خۆتەواکەی کە هەتە تەکلیفیشت لەسەر نییە کە بۆ ماڵ مناڵی سەرکەی. بەڵام گەورەیە ئەجرە خەیرە سەوابە کە کاتێک هاوکاری هاوسەرەکەتی لە ڕووی داراییەوە داراییەکەی دەپارێزی، خیانەتی لێ ناکە، ئیسرافی تیاناکەی، پارێزگاری لێ دەکەی، بۆشتی خراپ بەکاری نانی وە لەگەڵەوەشدا بە پارێ خۆداوکاری. ئەمە هاوسەنگی دەپارێزی مناڵ بەو ڕۆزی حەڵاڵە و ئەو خێزانە ئاشتەواییە مناڵەکانە ساڵح بن. هەموو کاتێک دەبێ ئاسەواری گوناهەکانمان لە عاسیبوونی مناڵەکانمان ببینینەوە. کاتێک زانیمان مناڵەکانمان عاسین بێگوێن بەگوێمان ناکەن، ئەو کاتە دەبێت لە کردەوەی خۆمان بترسین. با ئینشاڵڵا خێزانەکانمان بپارێزین، بیانکەین بە خێزانێکی تەندروست، تاوەکو ئینشاڵڵا بە جۆرێک لە جۆرەکان ئەو کلتورە جوانەی کە ئیسلام فێری کردوین، ئەو ئاداب و ئەخلاقە جوانەی کە ئیسلام فێری کردوین، ئەو شەریعەتە جوانێکی ئێوە دەیخوێنن لە ژیانماندا بەرجەستەی بکەین، دەستەبەری بکەین، ژیان ئارام و ئاسوودە دەبێ و خێزانێکی تەندروست بۆ خۆت دەستەبەر دەکەی. کاتێک تۆی ئافرەت وەزیری دارایی ماڵەکەی نەهێنی و ئەسراری هاوسەرەکەت، دارایی ماڵ و سەروەتی هاوسەرەکەت لە بەردەستتدایە، دەبێ ئینشاڵڵا تۆ ئاسایشی ئەو ئاداراییە، ئەو خێزانە، ئەو ماڵە پارێزی،
ئەو خیانەت لەو ئەمانەتەنەکەی کەلەلاتە هەوڵ بدەی هاوسەنگی ڕابگری، ئافرەتێکی ئیداری بی، ئافرەتێکی سەفیه نەبی، هەمووتان لە شەرع خوێندووتانە سەفیه چییە؟ ماڵ بە فیڕۆدان و ئیسرافکردن هێڵی سوورە و ڕەزیلی و ڕشتیش هێڵی سوورە، کەواتە دەبێ هاوسەنگی ڕابگیرێ. کاتێک ئێمە کۆمەلگا سەلامەت دەکەین کە خێزان سەلامەت بوو، کە تاکی خێزان سەلامەت بوو، کە کوڕ و کچەکانمان ئینشاڵڵا پەروەردە بوون بە پەروەردەیەکی قورئانی. و گرنگترین شت لەسەر شانی ئێوەی ئازیز، ئێوەی مڕەبی، ئێوەی دایک، ئێوەی ئافرەتان، ئێوەی دڵنەرم، ئێوەی عاتیفا، ئێوەی پەروەردەکار، ئێوەی ڕێزلێگیرا و ئێوەی کە بەهەژ لە ژێر پێکانتاندایە، ئێوەی ئەهلی عیلم، ئێوەی بڕبڕێ پشتی کۆمەلگا، ئێوەی دایکی کۆمەلگا و پەروەردەکاری نیوەکەیترن، ئەوە ئینشاءڵڵا بەچی دەبێت؟ بە پاراستنی ژینگەیەکی ئارام، دروستکردنی ژینگەیەکی پڕمەحەبەت، پڕ لە خۆشەویستی، پڕ لێبوردەیی، بە پێکەوەیی، بە ئاسوودەیی، بە ئارامی. ئێوە دەبێ خۆتان زۆر چاک و ساخ و پاک و پتە و پۆڵاین کەن تا مناڵەکانیش لە دەستان پەروەردە بێ و ئارام بێ و سەلامەت بێ و ئاسوودە و حەساوە بێ. ئومێد دەکەم خۆی ڕەب العالەمین ئێمە و ئێوەش بکاتە دایکێکی فیداکار لە خۆبەختکردن و پەروەردەکردنی ڕۆڵە و مناڵ و جگەرگۆشەکانمان و ئیدارەدانی خێزانەکانمان و پارێزگاری لە خێزانەکانمان بە هیچ قسەیەکی بریق و باقی دەرەوە و ڕۆژ ئاوا نەخڵەتین، نەخلیسکەین، ئێمە شتە چاکەکان وەردەگرین، هەر ئەفکارێکی باش بۆ خزمەتی بەشەریەت و ئینسانیەت و خێزان بێوەری دەگرین، بەڵام شتێک بزانین خێزانەکانمان بەرەو مدمین بوون و بەرەو خراپەکاری و بەرەو ڕەگەزبازی و بەرەو فیمینیستی و بەرەو بە جۆرێک لە جۆران تەبەڕاکردن و ئاسیکردن دەبا، لای ئێمە هێڵی سوورە. هیوای دوا ڕۆژێکی گەش و ڕوونتان بۆ دەخوازم، خوای گەورە بەردەوامی و ئیستیقامەتان لەسەر ڕاستە ڕێبازەکەی خۆی پێ ببەخشێ ئینشاءڵڵا. هەڵگری علمن ئەهلی علمن ئەبنە چرایەکی درەخشان، هەر شوێنێک پێویست بێ دەبنە ڕووناکی و ئینشاءڵڵا کلێنەکان بە نور و ڕووناکی ئیسلام پڕ دەکەنەوە. وآخر دعوانا الحمد لله والسلام عليكم ورحمة الله وبركاته.